گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و زۆربوونی دیاردەی کەوتنەوەی ئاگر لە دارستانە چڕەکان و بارینی بارانی بەخوڕ و هەستانی لافا و لە ناوچە جیاجیاکانی جیهان، گیان لە دەستدانی سەدان کەس و ئاوارەبوونی هەزاران خێزان و بێسەر و شوێنبوونی دەیان کەس. زەنگی ئەو هەڕەشەیە کە بۆ سەدەی 21 لێدراوە. لەگەڵمان بن، باس لە گەرمبوونی زەوی دەکەین و دەبێت کوردستان لەکوێی ئەم بابەتە بێت. گەرمبوونی زەوی بە شێوەیەکی زۆر خێرا و بەرچاو ڕوو دەدات و کاریگەریەکانی بەسەر کەشوهەوا و دیاردە سروشتیەکانەوە دەرکەوتووە. بۆی دروستبوونی بڕێکی ئێجگار زۆر لە گازەکانی گرین هاوس لە بەرگە هەوای زەویدا کە پێگاتون لە گازەکانی دوانۆکسیدی کاربۆن، میسان، نایترۆس ئۆکساید، ئۆزۆن، کلۆرۆفلۆرۆ کاربۆن، کاربۆن مۆنۆکساید و سەلفەر دایۆکساید. بڕێکی زۆری گەرمی لە ناو بەرگە هەوای زەویدا کۆبۆتەوە کە بڕەکەی یەکسانە بە 400,000 جار تەقاندنی بۆمبێکی ئەتۆمی هاوشێوەی بۆمبەکەی هێرۆشیما لە ڕۆژێکدا و ئەم کردارە لە هەموو ڕۆژەکانی ساڵدا دووبارە دەبێتەوە و زیانێکی ئێجگار گەورەی لە سروش داوە. لە ڕاستیدا هۆکاری گەرمبوونی گۆی زەوی لە مێژە دیاریکراوە لە ساڵی 1850ەوە شۆڕشی پیشەسازی دەست پێکە. لەم ماوەی 150 ساڵە هەتاوەکو دەگەینە ئەمڕۆ گۆی زەوی بە بەردەوامی لە گەرمبووندایە. گەرمبوونەکەش هەر لە نمونەیەکی بچووکە و دەسمانەکەوێ. ئێمە لە زستاندا شتێکمان هەبوو بە نێوی خانوە شوشەیەکان. خانوە شوشەیەکان ئەوەمان پێدەڵێ کاتێک کە ئێمە لە زستانە دەمانەوێ بەرووبوومێکمان هەبێ کە لە هاویندا جاران دەسمان دەکەوت، چۆن دەسمان دەکەوێ لە ڕێگەی خانووی شوشەیی، بەمانای ئەوەی کە ئەو گازی دوانە ئۆکسیدی کاربۆنەی کە بەرهەمە ڕۆکێکە دەیداتەوە قەتیس دەبێت لە بنمیچی شوشەکەدا. گازی دوانە ئۆکسیدی کاربۆنش لە سیفاتەکانی ئەوەی ڕێگە بە هاتنی گەرمی تشکی ڕۆژ دەدا بۆ نێو خانوە شوشەکە، بەڵام ڕێگە بە گەڕانەوەی نادا. سەرنجام گەرمیەکی زۆر قەتیس دەبێت لە نێو ماڵە شوشەیەکەدا، دەبێتە هۆی پێگەیاندنی ئەو بەرووبوومە هاوینەیە لە وەرزی زستاندا. ئەگەر ئەمە بگۆڕین بۆ شێوازێکی گەورەتر، ئێستاکە خانوویەکی شوشەیی گەورە دەوری گۆی زەوی داوە کە بریتیە لە دەیان ملیار واتە دەیان بلیۆن تەن لە گازی دوانە ئۆکسیدی کاربۆن بەهۆی سێ هۆکاری زۆر سەرەکی کە بریتین لە زۆربوونی ژمارەی دانیشتوان و چڕبوونەوەیان لە نێو شارەکاندا، دووەمیشیان زیادبوونی کارگەکان و چالاکیان، سێمیشیان زیادبوونی هۆکارەکانی گواستنەوە. بەم شێوازە گازی دوانە ئۆکسیدی کاربۆن ئێستا دەوری گۆی زەوی داوە، هەموو گەرمیەکی تشی ڕۆژ کرد دێتە سەر زەوی ناتوانێت بگەڕێتەوە جارێکی تر، سەرنجام گۆی زەوی ڕووی لە گەرمبوون کردو. گەرمبوونی گۆی زەوی و لە ناوچوونی ڕووپۆشی ڕووەکی لەسەر گۆی زەوی یاخود لە بەشێک لەسەر گۆی زەوی بە دڵنیایە و تەسیرێکی یاخود کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر گەرمبوونی گۆی زەوی. بە تایبەتی لەم ناوچانەی لای خۆمان، چونکۆم ناوچەکان با بڵێن گۆی زەوی دابش بۆ کۆمەڵێک ناوچەی جۆغرافی جیاواز. ئەم ناوچە جۆغرافیانەی ئێمە پێیانەوترێت ناوچەی وشکاوەکی و نیمچە وشکاوەکیەکان. عادەتەن لەم ناوچانە دەرەجەی حرارەت بەرزترە مقارنەتەن بە ناوچەکانی تر لە ڕاستیدا. ئەمە یەکێکە لە هۆکارەکان و لە ڕاستیشدا لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە لە کەشوهەوا ڕوو دەدەن بەهۆی گەرمبوونی گۆی زەویەوە، ژینگە و سروشتی ئەم ناوچانە بەڕاستی تاسیرێکی ڕاستەوخۆیان لەسەر هەبووە و هۆکاری و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەوا بەشێک لەم ڕۆکانە یاخود بەشێک لە ڕووپۆشی ڕووەکی لەم ناوچانە بەرەو کەمبوونەوە لە ناوچوون بچن. زیاتر بۆ گەرمبوونی جیهان گازە سەوزەکانە، گازی وەکو دوانۆکسیدی کاربۆن، میثان و چەندانەیەکی ترن. ئەم گازانە لە چالاکی مرۆییەکانەوە دەرەکرێن و بەگشتی دابەشەکرێن بەسەر چەند جۆرێکی جیاوازە کە یەکێک لەوانە غاز و ئەو گازانەیە کە لە سووتانی سوتەمەنیەکانەوە دروست هەبێت وەکو نەوت و خەڵوز و ئەو سوتەمەنیەکانی تر و هەروەها سەرچاوەیەکی تری ئەم گازانش بریتیە لە مەڕووماڵات ئاژەڵداری کە ساڵانە
گازێکی زۆر بەتایبەتیش میثان لە ئەمە ڕووماڵاتانە هێتە دەرەوە و دەری دەدەن و سەرچاوەکانی تریش طبعاً تۆ دنیایەک دارستانە هەیە دنیایەک دارستانی سروشتیت هەیە کە ساڵانە لیان کەمەکرێتەوە و لیان دەبڕێت و بچووکە بنەوە کە ئەمەش هەم بە هەمان شێوە بێتە هۆی کە ئەو غازەی کە ئەو کاربۆنەی کە ستۆریان کردو کە غەزمیان کردو لە ناوخۆیانە بێتە دەرەوە. چەندین هۆکارهان بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی لەوانە دەرهێنانی نەوت دووکەڵی ئۆتۆمبیل و کارگەکان هەموو ئەو پیشەسازیانەی کە گازەکانی گرین هاوس دەکەنە بەرگە هەوای زەویەوە بڕینەوەی دار و درەخت گرنگینەدان بە دارستانەکان توانەوەی بەفری جەمسەرەکانی زەوی و ئینتەرنێت کە پێشبینی دەکرێت تا ساڵی 2030 ڕێژەی لە 120 دوانەوەکسیدی کاربۆنی زەوی بەرهەم بهێنێت لەگەڵ چەندین هۆکاری دیکە کە ئەم هۆکارانە هەمووی لە کوردستانی ژێ و زۆری ڕێژەی دوانەوەکسیدی کاربۆن یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی گۆڕانی کەشوهەوا ڕێژەکە بە جۆرێکە کە بەرەمێنانی گازی دوانەوەکسیدی کاربۆن لەلایەن مرۆڤەوە 100 جار زیاترە لە کاریگەری هەموو گڕکانەکانی زەوی بەیەکەوە تێگڕایی بڕی فڕێدانی گازەکە لەلایەن گڕکانەکانەوە تەنها 0.3 جێگاتەنە لە هەر ساڵێکدا بە پێچەوانەوە تەنها لە ساڵی 2010 بڕی 37 جێگاتان لە گازەکە لەلایەن مرۆڤەوە بەرەماتوە ئاژەڵیش کاریگەری خۆی هەیە بۆ بەرزبوونەوەی پلەی گەرما و لە هەمان کاتیشدا بە پێچەوانەوە بەگشتی ئاژەڵداری ینی ڕێژەیەکی زۆری ئەو گازانەی کە بوونەتە هۆی گەرمبوون جیهانی لە ئاژەڵداریەوە دروست هەبێت و لە ئاژەڵداری ناتەندروستەوە دروست هەبێت بە تایبەتیش کاتێک تۆ با بڵێن مەڕووماڵاتێکی زۆری هەیە مەجموعەیەک سەر مەڕە هەیە یاخود مانگا بە تایبەتی کە خواردنێکی زۆرە خۆن بۆ ئەوەی گۆشتێکی کەم بەرهەم بێنن کە ئەبێتە هۆی ئەوەی کە غازێکی زۆری میثان بە تایبەتی کاتێک کە ئەو ڕۆکانێکی خۆن هەر سەبێت لە گەدایانە لە ڕێگەی بەکتریاکانەوە ببێتە هۆی میسانێکی زۆر دەربن و ئەم غازی میسانە کە ئەچێتە ناو کەش و هەواوە بە تایبەتیش چینەکانی هەوای زەوی زەرێکی زۆری هەیە لە قەتیسکردنی ئەو گەرمی کە لە خۆرەوەیە لە ناو بەرگە هەوای زەوی بمێنێتەوە. دەڵێن هەمومان بەشدارین بەڵام هەمومان بە ڕێژەی جیاواز ناکرێ وەکو یەک تەماشا بکرین. کوردستان وەک بەشێک لەم عێراقا پێنجەمین وڵاتە لە ئاستی جیهاندا کە کاریگەریە نەگەتف و نەرێنیەکانی گۆڕانکاری ئاوهەوا کاریگەری بەسەرەوە هەیە بەڵام لە ڕووی ئەوەی دەستی چەند هەیە لە دروستکردنیدا دەستی زۆر کەمە چونکە ئەوەی کە تەماشا دەکەین وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەنگە بە ڕێژەی لە 25 دەستی هەبێ لە دروستکردنی ئەو گەرمیە بەهۆی ئەو گازانی کە دەری دەدا ڕەنگە وڵاتێکی وەکو چین لە 130 ڕۆڵی هەبێ بەم شێوازە گەینە وڵاتێکی تری وەکو ژاپۆن وەگەینە ئەڵمانیا وەگەینە وڵاتێکی تری وەکو کەنەدا وەک ئەوەی کە ئەنتۆنیۆ گۆتێرێش سکرتێری گشتینەتەوە یەکگرتووەکان پێشی کۆبوونەوەی گلاسکۆ کۆب 26 پێشی ئەوەی بچنە گلاسکۆ لە ڕۆما کۆبوونەوەی پێکردن بە G20 وڵاتانی گروپی 20 پێی گوتن لە 180 گازە گەرمکارەکانی گۆی زەوی لە ڕێی ئێوە لە ڕێ ئەم 20 وڵاتەوە دێ کەواتە لە 120ەکەی هەموو ئەو وڵاتانی دیکەی جیهانن بەم شێوازە بۆمان دەردەکەوێت ئێمە ڕۆڵمان نییە ئەگە بەراوردیکەین لەگەڵ ئەو وڵاتانە لە گەرمکردنی گۆی زەوی بەڵام هەر ئەو سێ هۆکاری باسم کرد ئێمەش لە هەرێمی کوردستاندا ژمارەی دانیشتوانێکی زۆرمان چڕ بۆتەوە لە نێو شارەکاندا لە کاتێکە جاران لادێمان هەبوو ئێستاکە ئەو ژمارەیە گۆڕاوە لە ساڵی 1965 لە 160 بەنی بەکووەکو چۆنەڵێ وەکو تێکرایە گوەریگرین لە 162 دانیشتوانی کوردستان لە ساڵی 65 لە شارەکاندا دەژیان واتە ئەو دوای کە 138 لە لادێکانە دەژیان ئێستا لەم کاتەدا کە قسەی تێدا دەکەین لە 180 دانیشتوانی هەرێم لە شارەکاندان لە 120 لە لادێکانە مێژوویەکی تۆزێک دوورتر ئاماژە پێ بدەین ئێمە لە 200 ساڵی ڕابردوودا ئەگەر کتێبە مێژوویە ڕوەکناسیەکان بخوێنینەوە بەڕاستی دەبینین بۆ نمونە
داربەڕوو لە ناوچەی چەمچەماڵ و لە پێدەشتی گەرمیان و لە منتیقەی دەشتی هەولێر و لە منتیقەی دەشتی حەریر و بەرەو دەشتی مووسڵ و هەتاوەکو دەچیتەوە شاخی سنجار ئەمانە هەمووی داربەڕوو بووە لە 200 ساڵی ڕابردووە بەڵام بەداخەوە ئێستا داربەڕوو هەڵکشاوە بۆ ناوچە شاخاویەکانی کوردستان بەدڵنیایەوە کە دارستانەکان و داربەڕوو لە بەشێکی زۆری کوردستان نەما بەتاکید تاسیری ڕاستەوە خۆی دەبێت لەسەر گەرمبوون یاخود دروستبوونی گۆڕانکاری لە کەش و هەوای ناوچەکە گۆڕانکاری لە کەش و هەوا جغرافیای دابەشبوونی ڕووەکی دەگۆڕێ ینی بە نمونە ئەگەر لە 100 ساڵی ڕابردوودا دارخورمان نەیتوانی بێت لە سلێمانی بڕوێ بژی یاخود لە هەولێر بڕێەوە بژی بە دڵنیایەوە ئێستا دەتوانێت بۆ لەبەرەوەی یەکەم با بڵێن دەرەجەی حرارەت زۆر بەرز بۆتەوە لە هەمان کاتیشدا گۆڕانکاری لە کەش و هەوا ڕووی داوە بە تایبەتی لە کاتی بارانبارین لە ڕێژەی بارانبارین لە بەرزبوونەوە و دابەزینی پلەی گەرمە. گۆڕانی کەشوهەوا دەبێتە هۆی دروستبوونی چەندین ڕوودا و وەک نقمبوونی یەک لە سەرسەی وشکانی زەوی بەهۆی توانەوەی بەفری جەمسەرەکان، سووتانی دارستانەکان، دروستبوونی بورکان، لافا و زریان، بڵاوبوونەوەی ڤایرۆس، بێپیدبوونی زەوی، بڵاوبوونەوەی برسێتی و قات و قڕی، کونبوونی چینی ئۆزۆن، هەروە دەبێتە هۆی ئاوارەبوونی ملیۆنان کەس بە جۆرێک کە تەنها لە ساڵی 2019دا 24 ملیۆن کەس ئاوارە بوون کە بەهۆی 1900 ڕووداوی پەیوەندیدار بە گۆڕانی کەشوهەواوە ئاوارە بوون. هەروەها ساڵانە ئاستی ئاوی دوورگەکانی نزیک زەریای یەمن بە تێگڕایی 12 ملیم بەرز دەبێتەوە و بەو هۆیشەوە 8 دوورگە ژێر ئاو کەوتون و پێشبینی دەکرێت تاوەکو 2100 نزیکەی 50 دوورگەی دیکە ژێر ئاو بکەون. ڕێکخراوی وێڵدوای فاندیش لە راپۆرتێکدا دەڵێت ئەوی گۆڕانی کەشوهەواوە چەندین جۆری تایبەت و جیاواز لە گیانلەبەر و ڕووەک پێشکۆتاییاتنی ئەم سەدەیە لە ناو دەچن. دارستانەکانیش بێبەژنین لە زیان و بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیان دارستانەکان 3 هێندە کەمتر کاربۆن هەڵدەبژن بەراورد بە ڕێژەی CO2 کە لە ئێسادا 415 ppm لە کاتێکدا خۆی ئەم ڕێژەیە لە پێش شۆڕشی پیشەسازیدا 350 بووە. زاناکان باز لەوە دەکەن کە ڕێژەی گازە قەتیزبووەکان لە ئێسادا زۆر زیادی کردووە و ناچێتەوە باری سروشتی خۆی بەهۆی ئەو هەموو پیسکەرانەی لە شۆڕشی پیشەسازیەوە تاوەکو ئێستا دەکرێتە بەرگە هەوای زەویەوە. ئەمەش بەوەی کۆی چالاکیەکانی مرۆڤ، کارگەکان، پیشەسازی جیاواز، زیادبوونی ژمارەی دانیشتوان هەموو ئەمانە کاریگەریەکی زۆر نەرێنیانەیە و بەرگە هەوای زەوی نەیتوانیوە خۆی چاک بکاتەوە. ئێمە کە باس لە ڕێژەی سەوزاییەکەی نەبێ ئاگاداری دوو شوێن بین. یەکەمیان وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار، دووەمیان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بۆ لەبەرەوەی دوو ڕووبەری سەوزایی لە نێو شاردا هەیە. ڕووبەرێکمانە پێ دەڵێن ڕووبەری سەوزایی نێو شارەکان، واتە شارەوانی لێ بەرپرسیارە وەکەوەی کە پارکەکان و ئەندازەی پارکەکان و جەزەری وەسەتیەکان و پارکەکانی نێو شار ئەمە شارەوانی دەیکە. ئەگەر بەو پێوەرە تەماشا بکەین ئەڵێن ئێمە لە ئاستێکی باش دەین چونکە ڕێژەی سەوزایی لە نێو شارەکانی هەرێمی کوردستانە چۆتە 170 و بەرەو ژوور. وەختێ دێنەوە بەلای وەزارەتی کشتتوکاڵ، وەزارەتی کشتتوکاڵ ڕێژەیەکمان پێ دەڵێ تەمەن ئەوە لە ڕاستیدا هەموو ڕۆژێکیش ناکرێت چونکە فەندێکی زۆری ئەوێ. ئەو فەندەی کە دوجار کراوە و لە ڕێی وەزارەتی کشتتوکاڵ و ساڵی 2015 بووە کە ئەو کاتە ڕێژەی سەوزایی هەرێمی کوردستانی بەگشتی دەرهێناوە بە 12.4 لەو کاتەشار ڕاستە دووهۆکی دەرهێناوە بە 135 گەرمیانی بە 104.6 دەرهێناوە. بەڵام جارێکی تر ئێستا پێویستیمان بە تێپەڕبوونی 7 ساڵ پێویستیمان بە سێرڤەیەک و ڕووپێوێکی دیکە هەیە کە وەزارەتی کشتتوکاڵ لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی دارستان بۆمان ئەنجام بە. بۆچی ئەوەی کە دارستان ئەیکا لە وەزارەتی کشتتوکاڵ کەمترە و بۆچی ئەوەی کە شارەوانی ئەیکا زیاترە؟ چونکە شارەوانی چیمەنەکانیش بە مەتر دووجا ئەپێوێ حسابی دەکا. بەڵام لە بواری ژینگەیدا دارستان چیمەن حساب ناکرێت بە ڕووبەری سەوزایی. ڕووبەری سەوزایی کاتێک دەڵێن ئێمە ڕووبەرێکی سەوزاییمان هەیە بەوەندا مەتر دووجا بۆ نمونە لە نێو ماڵێکدا لە شوێنێکدا کاتی هەمووی درەخت بن
هەموو درەختی بە پێوەستاو بن چونکە کاریگەریان هەیە لەسەر هەڵمژینی گازی دوانە ئۆکسیدی کاربۆن و کە پێدانەوەی دانەوەی ئۆکسسیژین بە ئێمە بۆیە ئەوەی شارەوانی چیمەنیشی بۆ حساب دەکات بەڵام لە دارستانە حساب ناکرێت بەڵام بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵێن بە شێوە دارستانەکە ئێمە مەبەستمانە لە ڕاستیدا ئێمە ئەوەی وەزارەتی کشت و کاڵمان مەبەستە ئەوە بۆ ئێمە ڕوبەری سەوزاییە ئەگەر ئەو کات 12.4 بوو بین ئێستا زیادیشی کردبێ ناتوانم هیچ ژمارەیەک بڵم چونکە ئێمە سێرڤەیەک و ڕوپێوێکی سەرتاسەری کوردستانیمان دەوێت بابەتەکە مناقەشە و جەدەلی زۆر هەڵدەگرێت بەڕاستی سەوزایی سروشتی لەگەڵ سەوزایی دەستکردا بەڕاستی جیاوازیان زۆر زۆرە و یەک ناگرنەوە لە زۆر بابەتە بەڵام بە دڵنیاییەوە ڕێژەی سەوزایی لە هەر شوێنێکدا زیاد بێ پلەی گەرمادا دەبەزێ گۆڕانکاری کەشوهەوا ئیجابیتر دەبێ و کەشەکەش لە بارتر دەبێ بۆ هەموو بابەتە ژینگەیەکان بۆ هەموو بابەتە کشت و کاڵەکان و هەتاوە کوتوای بۆەوە بە پێچەوانەیشەوە ئەگەر ڕێژەی سەوزایی لە شوێنێکدا کەم بێ بە دڵنیاییەوە پلەی گەرما بەرز دەبێتەوە کەشوهەوا جۆرێکی تر دەبێت لەبار نابێ و لە هەمان کاشدا ڕێژەی شێ و ڕێژەی ئاو لە خاکدا کەمتر دەبێتەوە و زۆر جاریش ئەم ناوچانە دەبن بە ناوچەی بیابان ئێمە دوو جۆر بیابانیشمان هەیە لە عێراقدا جۆرێک لە بیابانەکان پێیان دەوترێت بیابانی گەرم و وشک و کەمباران و جۆری دووەمیشیان لە بیابانەکان پێیان دەوترێت بیابانی سارد و باران و بەفراوی و ئەوە ژینگەیەکی گونجاو بۆ کۆمەڵێکی زۆر لەو ڕووەکانی کە پێیان دەوترێت ڕۆکی ناوچەی ئەلبی و ناوچەی نیمچە ئەلبیەکە ئەوەی بۆمان دەرکەوت چاندنی درەخت بەهێزترین چەکی دەستی مرۆڤە بۆ ڕێگاگرتن لە گۆڕانەکە پێشنیاری چاندنی 1 ملیارد درەخت دەکرێت و لە 10 ساڵدا گۆڕانکاری گەورە لە ڕێژەی دوانە ئۆکسیدی کاربۆن لە بەرگە هەوادا ڕوودەدات جگە لە دارچاندن چەندین ڕێگەی دیکەش هەیە وەک گۆڕینی سیستەمی کارکردنی ئۆتۆمبیل لە گاز و بانزینەوە بۆ کارەبا و سوود وەرگرتن لە وزەی خۆر و کەمکردنەوەی ڕێژەی خۆڵ و خاشاک و پلاستیک و بەگشتی بنبڕکردنی سەرچاوەکانی بەرەمێنانی گازەکانی گرین هاوس لە جیهاندا و لەسەر ئاستی وڵاتە گەورەکان هەستیان بەم مەترسیە کردووە و بە ڕێگا و ڕێکاری جیاواز هەوڵی باشکردنی دۆخی ژینگەی زەوی دەدەن بێگومان پیسبوونی ژینگە پەیوەندیدارە بە هەموو وڵاتێکی گەورە و بچووکەوە هەر ناوچەیەک بە ئاستی گەورەی خۆی بەرپرسیارە لە پیسکردنی ژینگەکە لێرەدا ئەو پرسیارە دروست دەبێت کە ئاخۆ باشووری کوردستان بەرنامەی چی بێت بۆ ڕوبەڕووبوونەوەی پیسبوونی ژینگە و کەمکردنەوەی گازە ژەهراویەکان لە ژینگەکەیدا تاکو ئاستی گەرمی لە ناوچەکە نزم بێتەوە لە پێناوی کەمکردنەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر مرۆڤ و لەسەر جانەوەر و لەسەر ژینگە بە شێوازێکی سەرەکی ئێمە وەکو دەستەی ژینگە لە هەرێمی کوردستان و وەزارەتی ژینگەی عێراق بۆ ماوەی 5 ساڵ کارمان کرۆ پێکەوە لە ماوەی کارکردنەکەیە لیژنەیەک هەیە پێوتێت لیژنەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە بەغدا بۆ هەموو وەزارەتەکانی عێراق لە هەرێمی کوردستانیشا لیژنەیەک هەیە بە هەمان شێوە سەرۆکی لیژنەکەی هەرێمی کوردستان ئەبێتەوە ئەندام لەوەی بەغدا هەتا وەکو کارمان لەسەر کرتا گەشتینە 3 و 4 حوزەیرانی ساڵی 2021 ئێمە پێویستیمان بەوە بوو کە هەموو هەوڵەکانمان کۆ بکەینەوە لە NDC-ەکە ئێمە لە وەکو عێراق لە مانجی نۆی ساڵی 2020 چوونە نێو ڕێکەوتنامەی پاریس بە چوونە نێو ڕێکەوتنامەی پاریس هەر دەوڵەتێک چوو دەبێت NDC-ەک ئامادە بکە NDC بەمانای Nationally Determined Contribution بەمانەی بەڵگەنامەی پشکداریە نیشتیمانیەکان واتە لەوێدا دەبێ بڵێ من ئەتوانم چی بکەم ئەشتوانم چۆن خۆم بگونجێنم لەگەڵ گۆڕانکاریەکانە ئەو کاری 5 ساڵە پێکەوە بوو بە NDC-ەک ئەو NDC-ە لە 15 دەی 2021 تەسلیمی UNFCCC-مان کردووە واتە ڕێککەوتنامەی چوارچێوەیی نەتەوە یەکگرتوەکان بۆ بەڕەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە 15 تا پێشکەشمان کردووە لەو NDC-دا گوتومانە دوو ڕێگە هەیە وەکو هەموو وڵاتانی جیهان کە 193 دەوڵەت NDC خۆی پێشکەش کردووە دوو ڕێگە هەیە ڕێگەیەکیان بۆ میتیگەیشنە ڕێگەیەکیشیان بۆ ئەدابتیشنە یعنی بەمانە ڕێگەی یەکەمیان بریتە لەو هەوڵانەی کە ئێمە وەکو عێراق و هەرێم دەتوانین بیدەین
بۆ کەمکردنەوەی گازە گەرمکارەکان. ڕێگەی دووەمیان بریتە کە نەمانتوانی چی بکەین دەبێت خۆمان بگونجێنین لەگەڵیدا خۆ گونجان نەکە بە هەردوو حاڵەتەکە پرۆژەی دەوێت لەو پێناوەشدا ئێمە پرۆژەیەکمان ئامادە کردووە لەگەڵ دەستەی وەبەرهێنان و لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو ئەمانە بەنیازی ئەوەین کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ بکەین بە ناوی کۆنفرانسی وەبەرهێنانی سەوز لە پێناوی ئەوەی کە نەتەوە یەکگرتوەکان و وەزارەتی ژینگەی عێراق و دەستەی ژینگەی هەرێم خۆی و وەزارەتە پەیوەندیدارەکانی هەرێم و ئاژانسەکانی UN و بەڵێندەران و وەبەرهێنەران و کۆمەڵگەی مەدەنی و هەموو ئەمانە کۆ بکەینەوە لە کۆنفرانسێکی 500 کەسیدا ئەو درافتەشمان ئامادە کردووە UNDP بە سوپاسەوە ڕۆژی ئەم پێنجشەمەی کە ڕۆی دوو ڕۆژ پێشی ئەم چاوپێکەوتنە لێمانی وەرگرتووە و ئەڵێ هیوادارم عێراقیش وەبەرهێنانی سەوز بەم شێوازە ئامادە بکە و چاوەڕوانی جێبەجێکردنی بێت لەو NDCەک لەو ڕێکەوتن نامە چوارچێوەی نەتەوە یەکگرتوەکان بۆ بەڕەنگاربوونەوەی گۆڕانکاری کەشوهەوا کە دەرکەوت لە 1970 گۆڕانکاریەکە بەهۆی 20 دەوڵەتەوەیە سندوقێکدانراوە ئەو سندوقە بە ناوی GCF ینی Green Climate Fund بۆ مانایی سندوقی سەوزی کەشوهەوا ئەو سندوقە وا چاوەڕوان دەکرێت کە وڵاتانی با بڵین بەرهەمهێنەری ئەم گازە گەرمکارانە 100 بلیۆن 100 ملیار دۆلاری تێبخن لەو 100 ملیارە ئەبێ یارمەتی ئەو دەوڵەتانە بدرێ کە کاریگەریان تێکراوە یا کارتێکراون بە گۆڕانکاری کەشوهەوا وڵاتانێکی دەستیان تێدا نەبووە بەڵام کاریگەری لە سەریان هەیە ئێمە وەکو NDCەکەی عێراق داوامان کردووە یا بەڵێنمان داوە بە ئارەزومەندانە ئێمە ئەتوانین لە 100 تا لە 102 گازە گەرمکارەکان کەم بکەینەوە بە هەوڵی نیشتیمانی خۆمان ئەو پرۆژانەیە کە خۆمان پێشکەشیەکەین دوو دەتوانین بە ڕێژەی لە 115 گازە گەرمکارەکان کەم بکەینەوە بە یارمەتی نێودەوڵەتی لەو یارمەتی نێودەوڵەتیە بۆ هەر ساڵێک کە NDC هەر وڵاتێک بۆ 10 ساڵە NDCەکەی ئێمەش بۆ 20 هەتاوەکو سیە بۆ هەر ساڵێک داوای 10 ملیار دۆلارمان لەو سندوقە کردووە کە 100 ملیاری تێدەکرێت بەڵام هێشتا بەداخەوە دەوڵەتە زلهێزەکان یا دەوڵەتە هۆکارەکان بۆ گۆڕانکاری کەشوهەوا ئەو پارەیان نەخستوەتە نێو ئەو سندوقە دەمێنێتەوە سەر ئەوەی کەوە وڵاتان بە شێوازێکی ئارەزومەندانە ماوە ناماوەیەک فەندێک دادەنێن بۆ هەندێک لە وڵاتانە ئەو نمونەیە کە باست کرد بەریتانیا و کەنەدا فەندێکی 6 ملیۆن دۆلاریان هەیە نایدەن بەکاش بەڵام تۆ بێ پرۆژەت هەبێ سەرنجامێم ئەو پرۆژانی کە پێشکەشمان کردووە بەوان هەندێکی لێ هەڵدەبژێرن خۆشیان ئەو پرۆژەیە تەنها ئەوەندەیە جێبەجێ دەکەن.